دوابەدوای ئەو شەپۆلە ناڕەزایەتی و خۆپیشاندانانەی بەغدا و پارێزگاکانی خوار و عێراقی گرتەوە. سەرنجام عادول عەبدولمەهدی لە پۆستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەستی لەکار کێشایەوە و دوای زیاتر لە 2 مانگ محەممەد تەوفیق عەلاوی بووە بەربژێری پێکهێنانی حکومەتی کاتی و بڕیار وایە لە هەفتەی داهاتوودا کابینەکەی ڕاگەیەنێت و چاودێرانی سیاسیش داوا دەکەن کورد کەرکووک و چارەسەری کێشەکانی کەرکووک بکاتە ئەولەویەتی داواکاریەکانی و حیزب و لایەنە سیاسیەکانی کورد بە یەک بەرەوە لەگەڵ حکومەتی نوێ عێراقدا بکەونە گفتوگۆ. کورد لە هەر کات و لە هەر زەمانێکدا بە پێکەوەی کاری کرده بێ هەنگاوی بە پێکەوەی نابێ هێز و لایەنە سیاسیەکان یەکگرتوو بوو بێتن دڵنیا بە نەتیجەی دانوستانەکان بەرەو ئاقارێکی باشتر چووە. گرنگە مەلەفی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان خەمی بەڕاستی ئەم پاکێجە بێ و ئەولەویاتی هەبێ. ئەگەر ئەولەویاتی یەکەمیشی نەبێ پێویستە یعنی کۆمەڵی خاڵ هەیە لابد ینی قسەی لەسەر بکرێ و یەکلایی بکرێتەوە. ئێمە کێشەی خاکمانەیە، کێشەی تاریبمانەیە، کێشەی خزمەتگوزاریمان هەیە. ئێمە ئەڵێین بودجە میزانیە مەسەلەن پرسی پێشمەرگە گەڕانەوەی پێشمەرگامانە هەمووی زەرورەت و گرنگی ئەم ناوچانەیە وهی کوردستانە، بەڵام لەگەڵ ئەوەشدا گرنگیدان و زوم خستنە سەر تەواوی کێشە و گرفت و داواکارەکانی کەرکووک و کەرکووچەکان لە پێناو قەزیە و دۆزینەتەوەی کورد زۆر لە هەموو ئەوانە گرنگترە. بەداخەوە کامە بەدی ناکرێت زۆر جار لە دانوستانەکان پرسی کەرکووک بە تایبەتی تێیدا بەدی ناکرێەوە. ئێمە نایبینین و لە ئایندەدا دەبینین لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تا ئێستا ئەو دانوستان و عیلاقاتانەی کە هەیە نەڕژاوەتە خزمەتی دۆخی کەرکووکەوە کام دۆخە ئاسایی بکرێتەوە. بەڕای بەشێک لە چاودێرانی سیاسی ئەم حکومەتی نوێ عێراق حکومەتێکی کاتی دەبێت و ناتوانێت سەرجەم داواکاریەکانی کورد جێبەجێ بکات، بەڵام دەکرێت تا کاتی هەڵبژاردنەکان کورد بەشێک لە داواکاریەکانی بسەپێنێت بەسەر حکومەتە نوێیەکەی عێراق، لەوانە ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و دانانی پارێزگارێکی کورد بۆ شارەکە و ڕاگررتنی ئەو شاڵاوە تەعریبەی ڕوبەڕووی شارەکە بووەتەوە. ئازادشکوور گەلی کوردستان، کەرکووک.